دوای وردبینی لەلایەن دکتۆرەکانەوە وا پێویست دەکرا کە نەشتەرگەری بۆ بکرێت. خۆشبەختانە ئێستا نەشتەرگەریەکەی بۆ کراوە و نەشتەرگەریەکەی بۆ کراوە و ئێستا لەژێر چاودێری دکتۆردایە. لێرەدا دەمانەوێت سوپاسی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین، کەسایەتی سیاسیەکان بکەین، لایەنە سیاسیەکان بکەین، لایەنە ئیقلیمیەکان بکەین، لایەنە دەوڵەتەکان بکەین کە بە تەلەفۆن و بە پەیام و بە هاوخەمی خۆیان بۆ خۆشکەوتنی هەواڵی بەڕێز کاک کۆسرەت سوپاسی هەموو لایەک دەکەین و سوپاسی خەڵکی خەمخۆری کوردستان دەکەین کە بەڕاستی لە بەیانیەوە خۆتانەوە کە دەیبینن هەمووی هاتوونە بە پەرۆشتەوە بزانن سەحەتی چۆنە، دڵنیاتان دەکەینەوە کاک کۆسرەت سەحەتی باشە. کاک کۆسرەت لە سەردەمی پێشمەرگایەتیدا و لە سەردەمی خەباتی ناو شاریشدا چەندەها جار تووشی ڕوبەڕووی مەرگ بۆتەوە و ئومێد دەکەین ئەم جارەش بە پشتیوانی خوا، بە پشتیوانی دکتۆرە بەڕێزەکان، بە پشتیوانی نەخۆشخانەی فاروق لەم نەخۆشیەش دەربازی بێت. دیسانەوە زۆر زۆر سوپاسان دەکەین و ئێستا تکار لە برای بەڕێز و خۆشەویست و کاک دکتۆر ڕێکەوت ئەو وردەکاری نەشتەگەریەکەتان بۆ باز دەکەن. زۆر سپاسی برای بەڕێزم کاک دەرباز کۆسرەت ڕسوڵەکەین. دیارە هەروەکو بەڕێزیان ئاماژیان پێدا بەرەبایانی ئەمڕۆ تێکۆشەری گەورەی گەلەکەمان و بەڕێز جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان تووشی تەنگەشەیەکی تەندروستی بوو و گەیەنرایە نەخۆشخانەی یاخود شاری فاروقی پزیشکی. ئەو نەخۆشیە بریتێ لەوەی کە بۆریەکانی ڕیخۆڵەی تووشی گیران بوو و هەروەکو برای بەڕێزم کاک دەرباز ئاماژەی پێدا تیمێکی پزیشکی بە سەرۆکایەتی بەڕێز نەشتەرگەری پرۆفیسۆری نەشتەرگەری پسپۆری هەرسوو جگەر دکتۆر قەلەندەر کەس نەزانی و چەند پزیشکێکی کارامەی تر توانیان حاڵەتەکە تەشخیصکەن و توانیان کاری پێویستی بۆ بکەن و توانیان نەشتەرگەریەکی سەرکەوتوی بۆ بکەن و ئێستا جەنابیان لە چاودێری ورد لەژێر چاودێری پزیشکیدایە و هیواکان هەمووی بەرەو ئەوەیە کە چەند تەندروستی جەنابیان زۆر باش بووە و بەرەو جێگربوون دەڕوات. لێرەدا منیش وەکو جەنابی کاک دەرباز و برادەران سوپاسی پەرۆشیتانەکەم، سوپاسی پەرۆشی خەڵکی کوردستان دەکەم، دەستخۆشی لەو تیمە پزیشکە دەکەم کە نەشتەرگەریەکی سەرکەوتوو ناوازەیان بۆ جەنابیان ئەنجامدا. هەروەها دەستخۆشی لە شاری فاروقی پزیشکی دەکەم بۆ ئەو پێشکەوتنە پزیشکیە و هیوادارم کە ڕۆژانی داهاتوو لەپەر پێشچوونێکی بەرچاو لە تەندروستی جەنابی کاک کۆسرەت بەرەو بچێت و زۆر سپاس. لە پزیشکەکان خۆیان لێرە بڕیارەدەن و هەموو چارەسەرێکی پێویستی لێرە بۆ کراوە. ئەو بڕیار ئەوەی وەکو ئاماژەم پێدا ئەو نەخۆشیە بریتیە لە جیرانی بۆریەکانی ڕیخۆڵە، بۆریەکانی خوێنهێنەرەکان و هەندێک لەو ڕیخۆڵانە نەشتەرگەرێکی سەرکەوتوی بۆ کراوە و لابراوە و ئێستا تەندروستیان جێگیر کراوە و لە چاودێری وردانراوە و لە ماوەی 72 سەعاتی داهاتوودا لەژێر چاودێری پزیشکیدا لە چاودێری وردەمێنێتەوە.